بەڵە خۆشەویستانە کامەژم پێکردەوە یەکەم پرۆگرامی بە ئەنواش کوردستان تایبەت کراوە بە گۆڕانکارەکانی کەشوە دیارە بە پەیزانیارە کەشناسەکان لەمڕۆی تر پلەکانی گەرماش کووردا ئابەزن بەڵام لە ناوەڕاستی ئەم مانگەوە دووبارە پلەکانی گەرما بەرز دەبنەوە و شەپۆلێکی تری گەرما ڕوون لە ناوچەکە دەکات بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی ئەم گۆڕانکاریانە و چۆنیتدا بەشبوونی بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستاندا بە میوانداری مامۆستا ئوسام ئەشرەف مامۆستای زانکۆ پسپۆر لە کەشوهەوا ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەوێت گفتوگۆی بابەتەکەمان دەکەین مامۆستا سڵاوت لێ بوو بەیانیز باش سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵمان و لە پرۆگرامی بەیان باش کوردستان بەشداری دیارە ئەمەوێ یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەم زانیاریەکان دەربارەی دابەزینی کەشوها دابەزینی پلەکانی گەرما لەمڕۆوە چییە زانیاریەکان چیە چۆن ئەم پلە گەرمایە لە ئێستاەوە دائەبەزێت و تاکەی بەردەوام دەبێت دوای ڕۆژێکی ئاسوودە و لێکی گەرمای ناوەندان بۆ هەموو لایەک دەخوازم بەڵێ ئەم شەپۆلە گەرمایی کە ڕووی لە ناوچەکە کردووە بێگومان کۆمەڵە گۆکاری هەیە هەروەها کۆمەڵە گەرەنجامی هەبوو لەسەر سروشت و لەسەر ژینگە و لەسەر دانیشتوان و چالاکیەکانیان لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە بەڵام خۆشبەختانە لە ئێوارەی ڕۆژ یەکشەمەوە پلەکانی گەرما تا ڕادەیە ڕوو لە نزمبوونەوەکەن ئەمەش بەهۆی هاتنی نزمە پاڵەپەستۆیەک بۆ باکووری نیمچە دوورگەی عەرەبی و تورکیاوەتە تقریبا لە ناوەڕاستی بەغداوە هەروەها هەرێمی کوردستان و دواتریش تورکیا کە ئەمانە ئەم ناوچەیە ناوچەی پەستان نزم ڕۆکاتە ناوچەیە ناوچەی پەستان نزمیش هەوا ڕاکێشێ بۆ خۆی بۆیە ئاراستەی بە ئەگۆڕێت بۆ باکووری ڕۆژئاوا واتە لە بەشەکانی باکوور و باکووری ڕۆژئاوا و ئەوروپاوە با هەڵدەکات بەرەو هەرێمی کوردستان و ناوەڕاستی عێراق تا ڕادەیەک پلەکانی گەرما ڕوو لە نزمبوونەوە ئەکەن بەڵام ئەمە بووە بە واقعەکەوە گۆڕانکاری ئاوهەوایەکان بارودۆخێکی خوڵقاند و بارودۆخێکی ڕەخساندووەکەوە پلەکانی گەرما بەرزە بنەوە بۆیە هەڵکردنی شەپۆلی گەرما بەڵام نەک بەم شەپۆلە گەرمایە چەند ڕۆژە ڕابردوو بەڵام هەڵکردنی شەپۆلی گەرمایەکێک لە دەرەنجامەکانی گۆڕانکاری ئاوهەوایەکان کە ژمارەی هەڵکردنیان هەروەها ماوەی مانەوەیان زیاترە بێ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە بەراورد بەوەی کە بۆ بارودۆخی کە پێش گۆڕانکاری ئاوهەوایەکان هەبووە بۆیە ئەکرێ ساڵانە هەم شەپۆلەکانی گەرما زووتر دەست پێ بکەن زووتر لە کاتی خۆی هەروەها توندیەکەشیان زیاتر ببێەوە بە بەراورد بە ساڵانی دیکەش چەندین جار دووبارە ببنەوە بەهۆی ئەو چالاکیە مرۆیانەی کە باش مامۆستاوەتی ئێستا پێشبینی دەکرێت تا وەرزی بارانبارین چەند جاری دیکە ئەم شەپۆلە گەرمای تاقت پڕوکێنم دووبارە ڕوو لە ناوچەکان بکاتەوە هیچ زانیاریەک هەیە دەربارەی ئەو پێشبینی بۆ کرا بە یاخۆ وەکو پێشتر ئاماژەمان پێکرد بەهۆی گۆڕانکاری ئاوهەوایەکانەوە کۆمەڵێک دیاردەی ئاوهەواییە کە پێشەوە کە ئەم دیاردانە زیاتر ڕوودەدەن وە توندیەکەیان زیاترە بێ بۆیە ئەم شەپۆلە گەرمایە پێشبینی کرا بوو پێش چەندین ساڵە لایەن زانایان و پسپۆڕانی بواری ئاوهەوا و کەشوهەوا پێشبینی کرا بوو کە پێشبینیەکان بۆ جۆرە بوو کە ساڵی 2023 ڕووبدا بەڵام دواتر بەهۆی ئەو وشکە ساڵی کە ڕوو لە ناوچەکە گەڕەوەها کەمبوونەوەی ڕۆپۆشی ڕۆکی و سنووردارکردنی چالاکی کشت و کاڵی و کەمبوونی سەرچاو ئاویەکان و کەمبوونەوەی دابارین و کەمبوونەوەی بڕی بەفر لەسەر شاخەکان و ناوچە بەرزایەکان لەگەڵ شەپۆلە گەرماکەیە وشکی ناوچەکەش مساعید و هاوکار بوو بۆەوەی کەەوە توندیەکەی زیاتر بێ بۆیە بەڵێ بێگومان چاکۆچایی وەرزی هاوین چەند جارێکی دیکە شەپۆلی گەرما ڕوونە ناوچەکە ئەکات بەڵام بەم شێوە توندیە ئێستا ناچونکە ئەم شێوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی دیاردەیەکەوە پێوترێ قوبەی حراری پێوترێ تێرماڵدۆمیان کە ئەمە لە ئەنجامی بوونی پەستانی بەرز لە ئاسمانی نیمچە دوورگەی عەرەبیە بووە ئەم پەستانە بەرزە دوای کردووەکەوە هەر هەوایەک کە ناوچەکەیە هەیە بیگەڕێنێتەوە بۆ ڕووی زەوی باش مامۆستاکەوتە ئەم شەپۆلەی کە ئیتر لەمڕۆ دەست پێ دەکات و پلەکانی گەرما تۆزێک گۆڕانکاری بەسەردادێت و نزم دەبێتەوە پێشبینی دەکرێت پلەکانی گەرما تا چۆنێک دابەزن هەروەها پێشبینی کراوە بە دیاریکراوی لە چ ڕۆژێکدا کۆتایی دێت و دووبارە شەپۆلێکی تری گەرما ڕوو ناوچەکە دەکات بەڵێ خۆی ئێمە کۆمەڵک پێشبینیە بەستین ئەو پێشبینانەی کە بۆ بارودۆخەکە ئەکرێ
ئەڵێ لە ئێوارەی ڕۆژی یەکشەمەوە پلەکانی گەرما 2 بۆ 3 پلە لە هەندێک ناوچەیە وەکوتم بۆ ناوچەی سەوزاییمان ئەگەر تۆزێک زیاتر بێ یاخود ناوچەکە کەمتر بەرخۆرەتاو بێواتە ڕووی لە ڕۆژئاوانە بێ یاخود ناوچەکە بەرز بێ لە ئاستی و دەریاوە بێگومان بەپێی ئەم بارودۆخە محەلی و لۆکاڵیانە دەرەنجامەکەش ئەگۆڕەیەکرێ لە هەندێک ناوچەیە پلەکانی گەرما 2 پلە نزم ببنەوە لە هەندێک شوێنە ناوچەکانی لە هەندێک ناوچەی دیکە پلەکانی گەرما 4 تا 5 پلە یاخود 3 تا 4 پلە نزم ببنەوە بەڵام بەگشتی هەرێمی کوردستان و بەتایبەت ناوچەی شاخاوی واتە ناوچە سنووریەکان لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیای ئەم ناوچانە پلەکانی گەرما بە جۆرێکدا ئاوازەیەکەوە بە براورد بە ڕۆژانی پێشووتر هەستی پێیەکرێ هەم لەلایەن مرۆڤەوە هەم تەنانەت لەلایەن ژینگە و ئەو ڕووبۆش و ڕۆکی و ناوچە سەوزاییەکانیشەوە بەڵام دەنگۆیەکەیە یان بەشێک لە پێشبینیەکان و ئاڵێنکەوە ئەگەر هەیە لە ئێوارەی چوارشەمە یاخود شەوی چوارشەمە لەسەر پێنجشەمەوە دیسان دەست پێ بکاتەوە ئەم پێشبینیەش هەیە بەڵام ئەمەیان زۆر دقیق نییە تا ڕادەیەک ناوچەکە بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەک کەشوهەوایەکی مام ناوەند بە بەراورد بە ڕۆژانی پێشووتر بەخۆی ئەبینێت تازە ئێمە کەوتونەتەنە واقعەکەوە کە هاوینمان زۆر وشکە و پلەکانی گەرما بەرز ئەبنەوە بەڵام وەکو ئاماژە پێکرد ئەم دیاردەی کە چەند ڕۆژی ڕابردوودا زانایان ئاماژە بەو ئەکەنکەوە لە ماوەی نێوان زیاتر لە چەند هزار ساڵێکا دیاردەی بەم شێوەیە باشە مامۆستاوت ئێمە کەوتونەتە ئێستا ناو واقعەکەەوە کە هاوینەکەمان گەرم و وشکە لە وڵاتانی جیهانیش لە وڵاتێکی وەکو کەنەدا زیاتر لە 700 کەس بەهۆی گەرماوە گیانیان لەدەستداوە دەپرسم ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە کە ڕوون ناوچەکەی ئێمە کردووە هاوشەوی وڵاتەکانی دیکەشواتە ئەم شەپۆلە گەرمایە جیهانیە یاخود تەنها چەند ناوچەیەکی دیاری کراوی گرتووەتەوە بەهۆی زۆری چالاکیەکان و بوونی ڕوبەرێکی زۆری وشکانی و بوونی ژمارەی زۆری دانیشتوان لە باکووری واتە لە نیوەگۆی باکوورە زیاتر ئەم شەپۆلە گەرمایە ڕووی لە نیوەگۆی باکوور کردووە دەرەنجامەکانی و هۆکارەکان و دەرەنجامەکانی زیاتر لە نیوەگۆی باکوورە دەرئەکەون و دەرکەوتون سەبارەت بەو بارودۆخە کەشوهەواییە سەخت و قورسێکە لە کەنەدایە هەیە 2 هۆکاری سەرەکی هەیە کەوا شەپۆلەکە لەوێ زۆر توندە ئەو کارە ساتە مرۆیی لێکەوتوتەکەەوە ئەو ژمارە زۆرەی دانیشتوان لەوێ گیانە لە دەستدا و بەشێکی زۆر لە منداڵ و لە کەسانی بەتەمەنەرەوە ئەوانش کە نەخۆشی درێژ خەیانیان هەیە یاخود نەخۆشی و ئەندامی هەناسیانی ڕوبەڕووی گرت ببنەوە هەدووە کارش بریتە لەوەی یەکەم پلەکانی گەرما کە زۆر بەرز بۆتەوە دانیشتوانی ئەو ناوچەیە تا ئێستا لە پلێکی گەرمای وایە نەبوون واتە خۆگونجاندنیان نییە پلەکانی گەرما ئەوەندە بەرزە تدریجی نییە شێوازی پلە نییە دانیشتوانەکە ناتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ پلەکانی گەرمایە هۆکارێکی دیگەژەوەیە کەوا لەو ناوچەیە ڕێژەی شێ بەرزە بێگومان هەر کاتێک لەگەڵ پلەکانی گەرمایە هاوتا ڕێژەی شێش بەرز بوویەوە ئەوە پلەکانی گەرما زیاتر بەرزە بنەوە یاخود هەستکردن بە پلەکانی گەرما زیاترە بێ و دەرەنجامەکانیشی زیاترە بێ ڕێکتۆمان کە پسپۆڕێکی بواری کەشوهایە لە بواری پێشبینیەکانە زۆر ئیشەکە بە زانیاریەکانی زۆر نزیکن لە ڕاستی و لە واقعەوە باز لەوەکە کە ئێمە لە مانگی ئەلبەت 3 مانگ لەمەوە پێش ئەڵێ ئێمە لە مانگی ئازار داینەوە لە مانگی 3 داین بەڵام کەشوهاکەمان کەشوهای مانگی 4 و مانگی 5 ئەمە باس لە کەنەدا و لە ئەوروپاکە ئەوان چونکە ژیانیان بەردەوام لە تێگەڕا و لە ناوەندێکی پلەی گەرمی ساردایە بۆیە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەوێ دەرەنجامەکانی زیاترە بەڵام بێگومان نیوەگۆی باکووری زەوی پلەکانی گەرما ڕووی لە بەرزبوونەوە کردووە و ئەگەر بێت و بەردەوام بێ دەرەنجامیش ئەیە بەتایبەت لە وڵاتانەی کەوا ڕێژەی وشکیتیایە زۆرە یاخود لە ڕووی داراییەوە وڵاتێکی هەژارن کەوا ناتوانن خۆگونجاندن بکەن بۆ دەرامەتی ئاو یاخود بۆ بە جۆرێک بتوانن لە حاڵەتی ڕوودانی ئەو شەپۆلە گەرمایانەیە دانیشتوانەکان بوارێت مامۆستا لەم ساڵدا گەرما زووتر دەستی پێکرد بەراورد بە ساڵانی ڕابردوو دەپرسم پێشبینی دەکرێت کە وەرزی بارانبارین هاوشێوەی وەرزی گەرما زوو دەست پێ بکات لەم ساڵدا ئێمە دوو دیاردەمان هەیە کە زیاتر لە ئاوەکانی ناوەڕاست و نیوەگۆی باشووری زەویان ڕۆدەن کە پێیانەوێت ئیلنینە و لانینە هەتا ئێستا زۆربەی پێشبینیەکان باس لەوەکەن کە ئەمساڵ دیاردەی ئیلنینۆ ڕووبدا کە دیاردێکی ئاوهواییە بردێ لە گەرمبوونی ئاوەکانی ناوەڕاست و باشووری نیوەگۆی زەوی کاتێک کە
ئەو ئەوانە گەرم ئەبن بێگومان بڕێکی زۆری شێیەتە ناو بەرگی گازیوێتە ناو کەشەوە ئێتە ناو چینی ترۆبۆسفێر ئەمەش واکەکەوە ساڵێکی باراناوی ڕۆڵ ناوچەکە بکە تا ئێستا بەشێک لە پێشبینیەکان جەخت لەسەرەوەکەنەوە کە ئەمساڵ دیاردەی ئیلنینۆ ڕوودەدا بەڵام ئەگەر لانینا ڕووبدا بەڵام ڕوودانی کۆتایی هاتووە لەم ساڵە ئەگەر لاینا ڕووبدا بێگومان وشکە ساڵێکی تونتر لە ئەمساڵ ڕۆکاتە ناوچەکەەوە بەڵام سەرجەم پێشبینەکان باس لە ڕوودانی دیاردەی ئیلنینۆەکەن کە ئیلنینۆ ڕووبدا بێگومان وەرزی زستان ئەگەری هەیە لە ناوڕاستی مانگیدا یاخود کۆتاییەکانی مانگیدەوە دەست پێ بکاوە ئەم ساڵ وەرزێکی شێدارە بێ نزیک لە ساڵی 2010 بۆ 2009 کە بڕێکی زۆری بارانباری و بەشێکی زۆری هەرێمی کوردستان بارانەکەی کەوتە سەروی 700 بۆ 800 ملیمە بەتەنانەت بە ناوچە بەشمام ساڵشەوی بارانبارین و زووهاتنی وەرزەکە پێشبینی ئەوە دەکرێت کە پلەکانی گەرمان بەراورد بەم ساڵ زیاتر دابەزن واتە سەرماکەی بڵێن چوونتر بێت بۆ سەرماکە ئەوە پێویستە بە دابەشبوونی ناوچەی پستان لە هەرێمی کوردستان یاخود ناوچەکە بەگشتی کە ئایا ناوچەکە لە کوێوە بێتە هۆی سەرچاوی ڕاکێشانی هەوا بۆ خۆی ئایا زیاتر دەر کاریگەری تۆپەڵە هەوا و باکانی باکوورەوە یاخود باشوورە بێگومان ئەگەر کوردی کاریگەری باشوورەوە پلەکانی گەرمە تا ڕادەیەک بەرزە بن بەڵام لە هەموو حاڵەتێکا ئەگەر بێت و زستانەکەی شێدار بێ ئەوە پلەکانی گەرما بێگومان ڕۆ لە نزمبوونەوە ئەکەن بەهۆی ئەوەی کەوا ژمارەی ڕۆژە باراناویەکان زیاترە بێ هەروەها ژمارەی ئەو ڕۆژانەی کە هەور هەیە زیاترە بێ و ڕووی زەوی تەڕ ئەبێ ناوچەیەکی زۆری سەوزایمان ئەبێ هەروەها ناوچە شاخاویەکانمان بەفریان لەسەر کەڵەکە ئەبێ و بەفریان لەسەر ئەبارێ ئەمە هەموو ئەمانەوە ئاکاکەوە پلەکانی گەرما تا ڕادەیەک نزم ببنەوە ئەکرێ زستانێکی سەخت بێ ئەکرێ زستانێکی ئاسایی بێ وەکو ساڵانی دیکە بەڵام ئەگەر بێت و ساڵێکی باراناویمان هەبێ ئەوە بۆ هاوینی داهاتوو باشترە بێ کە وەکو ئەم ساڵ هاوین نایەتە ناوڕاستی مانگی چوار و یاخود سەرەتای مانگی پێنجەوە بەڵکو هاوین بە شێوەیەکی ئاسایی لە کاتی خۆی دەست پێ ئەکات و هەم دانیشتوان هەم ئاژەڵ و زیندەوەری کێوێرەوە هەم ڕووپۆشی ڕۆکی و ناوچە سەوزایەکان زۆر ناکەونە ژێر بارودۆخێکی سەختەوە. باشە مەمسەدەمێ پرسیاری دوو ژۆر گەرما بکەم هەندێک جار گەرماکەی وەکو بڵێ هەستەکەی هەر تشکی خۆرەکەیە گەرمە ئەکاتەوە یان بۆ گەرمات دەبێ بەڵام هەندێک جار هەستەکەی هەڵاوێکی هەیە کە شووا و ئەڵی هەڵاوی تەنورە هەستەکەی لە خۆتەوە ئەسووتی جیازی چیە لە نێوان ئەم دوانەیە؟ بەڵێ خۆی ئەو پێویستە بە بوونی ڕێژەی شێوە ئەم شەپۆلەی کە ئەم ماوەیە ڕووی لە ناوچەکە کرد بەشێکی بریتی بوو لە منخەفەز واتە نزمە پاڵەپەستۆی هەندیەوە کە لە جنوب شەرقی ئاسیاوە لە ئاوەکانی باشوور و باشووری ڕێژاتی ئاسیاوە هەڵەکە دەسەر ناوچەکە بێگومان دوای ئەوەی کە بەشێکی زۆر بارانی باراند لەو ناوچانە دوای هاتە بەشێکی ئەفریقا و نیمچە دوورگەی عەرەبی ئەوەی کە مایەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و بۆ ناوچەکە بریتی بوو لە هەوایەکی وشک کەوا هیچ شەیەکی لەگەڵ نەبوو کە ئەمە زۆر باشترە لەوەی کە ئەگەر بێت و بڕێکی زۆری شێ هەبێ لەگەڵ گەرماکەیە جیاوازینیان ئەو دوو پلە گەرمێش ئەوەیە هەندێک جار ئەو پلە گەرمی کە هەڵەکە نزمە پاڵەپەستۆیەک یاخۆت بڕێک زۆر شێ لە ناوچەیەکەوە لەسەر ڕووبەرە ئاویەکانەوە لەگەڵ خۆیان ئەێنێ بێگومانەوە ئاماژەمان پێکرەمە کاریگەریە بێت لەسەر کەسانی ئەو کەسانی کە باری تەندروستیان ناجێگی لە یاخۆت تەمەنێکی کەم یاخۆت تەمەنێکی زۆریان هەیە بەڵام ئەگەر بێت و ئەو بڕەشەیە لەگەڵ خۆیان نەهێنێ واتە ڕێژەی شێ زۆر نزم بێ لە ناوچەکەیە ئەوە تەنها پلەیەکی گەرمای بەرزی هەیە بێگومان ئەمەش کاریگەریە بێ بەگشتی کاریگەری لەسەر ناوچە سەوزایەکان و ڕۆپۆشی ڕۆکی هەیەکەوە ئەبێتەوە ئەوەی کەوا پڕێکی زۆریان بە هەڵمبوون و هەڵماندن تیانە ڕۆبدا و بکەونەژێر کاریگەری وشکە ساڵیەوە یاخود لە گەشە بۆستن یاخود زیانیان لێبگات. باشە ئەمساڵ زۆر جا بەس لەو دەکرێت کە زستان و هاوینی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو تۆزێنامەوەی تێدا بوونە لە زۆرێک لە بیابانە عەرەبیەکاندا بەفرباری لە زستاندا بە هەمان شێوە پلەکانی گەرما بەراورد بە خۆی دابەست پێشبینی دەکرێت بە هەمان شێوە لەم ساڵیشدا واتە لە وەرزی زستانی داهاتوودا بە هەمان شێوە گۆڕانکاریکی وەها بکرێت کە لە شوێنانێک کە بارانیش بەدەگمەن لی دەبارێت بەفر ببارێت و پلەکانی گەرما دابەزێت؟
بێگومان گۆڕانکاری هەوایەکان بارودۆخێکگەێنێتە ئاراوە کە هەندێک جار پێشبینیەکان پێچوانە دەرەچن یاخود پێشبینیەکان زیاتر لەو کاتی یاخود زیاتر لەو بڕە گۆڕانکاریە ئایا لە پلەکانی گەرمایە بێ یاخود لە داباری نابێ یاخود لە بارینی بفرا بێ گۆڕانکاری هەوایەکان زۆر جار بارودۆخێکە ڕاستێنێ کە ئەم پێشبینانە گۆڕانکاریان بەسرایەت یان ڕوونادەن یان زیاتر لەوی پێشبینی کراوە ڕۆدەن بەڵێ بەشێکی زۆری بیابانە گەرمەکانی نیمچە دوورگەی عەرەبی لە زستانی 2 ساڵی ڕابردووە بڕێکی زۆر باران زۆر جار لافاویان تیا دروست بۆ یاخود بڕێکی زۆر بڕەکەی زۆر نەوە بەڵام چەند جارێ زیاد لە جارێک لە وەرزی زستانە بەفریان لێباریوە بەڵێ ئەکرێت ئەم گۆڕانکاریانە کە ڕوو ئەدا ناوچەی پەستان ئەگۆڕێ بێگومان کە ناوچەی پەستانیش گۆڕا ئەو ناوچانەیەکەوە پەستانیان نزمە سەرچاوەی ڕاکێشانی هەوای دەوروبەریانن بۆیە ئەگەر ناوچەکەت لە هەر شوێنێکا بێ ئەگەر بێت و پەستانێکی نزم لە چینە بەرزەکانە دروست بوواتە ژینگێکی لەبارە بۆ ئەوەی کە هەوای شێداری دەوروبەری ڕابکێشێت ئاکرۆ هەوا شێدارە ئەگە زیاتر ئەو هەوای باکوور بێ واتە ئەم هەوایە لە باکوورۆ بێ ئەوە پلەکانی گەرمان نزمەکاتەوە و باران و زۆر جار بەفریشی لەگەڵدایە وەگەر ئاوەکانی باشووریش بێ زۆر جار تەنها ژینگەیەک یاخود کەشێکی هەوراوی یاخود ئەکرێ بارانێکی زۆر بەخوڕ و لێزەمەش لەگەڵ خۆیان ببارێنێ بۆیە بەڵێ گۆڕانکاری هەوایەکان ئەوەمان پێ ئەڵێت یاخود ئەوەمان نیشانەدا کە لە ڕابردووانەمان بینیوە ئایا لە زۆر بارانی بێ یاخود ئایا لە وشکە ساڵی بێ یاخود ئایا بارینی باران و بەفر لە هەندێک ناوچەیە کە پێشتر نەباریوە یاخود نامەبوونی بەفر بەو ناوچانەی کەوا پێشتر ساڵانە بڕێکی زۆر بەفر کەڵەکە بووە کەواتە بێ ئێمەی مرۆڤ بەگشتی لەسەر ئاستی جیهان هەروەها لەو ناوچانەی کەوا لە ڕووی دارایی و وڵاتەکانمان هەژارە یاخود لە ڕووپۆشی ڕۆکیەوە یاخود لە ڕووی دەرامەتی ئاوە بەتایبەت هەرێمی کوردستان کە سەرجەم سەرچاو ئاویەکانی لە دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 1985 یانەوەدی سەرچاو ئاویەکانی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوەیەت زیاتر ئەکەوینە بەر کاریگەری گۆڕانکاری ئاوهەوایەکان و کاریگەریەکانی وشکە ساڵی بە دیاریکراوی. باشە مامۆستا زۆرجا ئەوە دەبیستین یاخود بیستومانە کە ئەو شوێنانەی بەهر لە هەرێمی خۆماندا بمێنینەوە کە ئاویان تێدایە بۆ نمونە بەنداویان تێدایە دەریاچەیان تێدایە بەراورد بە شوێنەکانی تر گەرماکەیان زیاتر بێزارکەرە وەکو باسی لێوە دەکرێت هەندێک جار شێکەوە دەکات کە دانیشتوانی ئەو ناوچەیە بێزار بن ئەمە تا چەنە دروستە بوونی ئاو لە شوێنەکەدا هیچ کاریگەریەکیە لەسەر گۆڕانکاری لە پلەکانی گەرمادا؟ بەڵێ ئەو شوێنانەی کە سەرچاوی ئاویان لێیە ئەگەر بێت و ناوچەکە تا ڕادەیەک داخراو بێ واتە جموجوڵی هەواتیە ئازاد نەبێ بێگومان پرۆسی بە هەڵمبوون زیاتر تیاڕۆدا کاتێککە پرۆسی بە هەڵمبوون تیاڕۆدا ئەگەر بێت و گوتمان ناوچەکە ناوچێکی کراوە یاخود ناوچەیەکی زۆر بەرز نەبێ یاخود خێرایی با نەبێ بۆ نمونە گەر کەسێک سەردانی ناوچەی یان شارەشەی گەشتیاری دووگان بکە ئەو ڕۆژانەی کە بارودۆخی با جموجوڵین یاخود لە حاڵەتی سکون و نزیک لە وەستانایە بارودۆخەکەی گەشتیاری نییە یا لە بارودۆخەکانی کە تۆ هەست بە ئارامی و حیوانەوە بکەیت بۆچی لە بەرەوەی ڕێژەیەکی زۆر شێ هەیە بەڵام ئەگەر بێت و خێرایی با هەبێ و ناوچەکە کراوە بێ بە ناوچەیەکی کراوە بەرز بێ کە جموجوڵی با هەبێ ئەو بڕەشەیە بگوازێتەوە بۆ ناوچەیەکی دیکەوە کاریگەرەکەی زۆر قرس نابێت بەڵام ئەگەر بێت وەکوتمان پرۆسی بە هەڵمبوون لەو ناوچانەیە دیارە ڕوئەدا و ئەگەر شوێنەکە نزیک بێ لە داخراوەوە یاخود بۆنە ناوچەیەکی نزمایی بێ یان جموجوڵی باتیایە چالاک و ئازاد نەبێ بەڵێ بێگومان ناوچەکە بێزارکەرە بێت و مرۆڤ زیاتر لەو گەرمایی کە هەیە هەستەیەکا بەهۆی بوونی شیەکەوە و پرۆسی عرەقبوون عرەقکردن تایە چالاکە بێ و وەکوتمان ئەگەر بێت و گرفتی تەندروستی دیکەی هەبێ ئەوە کاریگەرەکەی لەسەر ئەو قورستر و زیاتری باشە مامۆستا هەموو ئەم گۆڕانکاریانەی کە باسمان کرد لە دابەزینی پلەکانی گەرماوە لە مرۆوە دواتر دووبارە بەرز بوونەوەیان دەپرسم چۆن هاوڵاتیان بتوانن هیچ ڕێکارێکێ هیچ ڕێنماییەکەیە بۆی بتوان خۆیان لەگەڵ ئەم گۆڕانکاریانە جا بگونجێنن؟ بەڵێ تەواوی ئەو شوێنەی کە شەپۆلی گەرمان ڕویان لە یەکە یاخود لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەتایبەت لە دوای 2010 یاخود 2015ەوە پلەکانی گەرما لە وەرزی هاوینە زۆر بەرزە بنەوە لەلایەن
کاربەدەستانەوە یاخود لەلایەن ژینگە پارێزان و لایەن بەڕێوەبەرایەتی کەشناسی و ژینگە پارێزیەکانەوە کۆمەڵی ڕێنمایی دەرەکرێت بۆ هاوڵاتیان خصوص لە ساڵانی ڕابردووە چەندین جار گوێمان لێ بووە یا بیستومانە کە ئاماژە بەوەکەن کە کاتژمێر 11 یاخود لە کاتژمێر 12ەوە هەتا سێ یاخود کاتژمێر 3:30 لۆ کاتانەی کە پلەی گەرما ئاگادە ترۆپک لاەن دێشێنە لە کاتژمێر 2:30ەوە بۆ 2:30 بۆ 3:30 هاوڵاتیان هەتا ئەتوانن کەمتر بڕۆنە دەرەوە یاخود کەمتر خۆیان بدەنە بەرخۆر ئەو کەسانەی کە کار ئەەکەن ئەتوانن بەشێک لە کاتەکانی کارکردنیان بەیانیان زوو بێ و بەشێکی دیکەیان بکەوێتە ئێوارانێکی درنگەوە بۆ ئەوەی کە ماندووبوونیان کەمتر بێ تەنانەت کارەکاتە سەر فشاری ناوخۆی و دەرەکی کارەکاتە سەر ئەوەی کەوە خوێنبەربوون کارەکاتە سەر توانای بیرکردنەوە و زوو ماندووبوونیان هەروەها بتوانین زیاتر خۆمان لە سێبەرەکانە ڕاگرین کاروبارەکانمان بەڕێ بکەین و ئەو جلو بەرگانەی کە لەبەری ئەەکەین زیاتر ئەگەر ڕەنگی سپی یاخۆت ڕەنگی کراوە بێ باشترە لە ڕەنگی ڕەش یاخۆت ئەو ڕنگانەی کە تاریک و تێرن چونکەمانە بڕێکی زۆر پلەی گەرمان ڕاکێشن و ئەوە ئاکاتە و کەسە کە زووتر بێزار ببێ زووتر هەست بە دەرەنجامەکانی بەرزبوونەوەی پلەی گەرما بکە کە زۆر جار گرفتی دەرونی یاخود ئەکرێ گرفتی هەڵچوون و لەسەر ئاستی تاک یاخود گرفتی کۆمەڵایەتیش دروست بکە لەگەڵ پاراستنی خۆمانە پێویستە ئاگامان لە ئاژەڵ و باڵندەی کێویشە بێ کە خۆشبەختانە لەلایەن چەندین ڕێکخراو لە چەندین ناوچەوە ئاویان بۆ دابینەکرێت وها پاراستنی ئەو ڕوبەرە سەوزای و باخچانەی ئێمە توانەمان هەیە هاوکاریان بین و ئاو دێریان بکەین. بەڵێ مامۆستا ئوسامە شراف مامۆستای زانکۆ پسپۆڕی کەشوا سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵمان بووی لە هەڵەبجەوە لە پرۆگرامی بیانی بەشکردستان بەشدار بوو. سپاس مامۆستا. بەڵێ خۆشەویستان